سڵاوتان لێبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم دوای ماوەیەکدا بڕان دووبارە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆ لە بەرواری شەمە 19 مانگی خاکەلێوە. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێزان سێران معروفی چالەکوانی مافی ژنان و هەڵسوڕاوی سیاسی و بەرهەم ئازادی جێگیری ئەنجام پەرلەمان ئەنجامی کادی ڕێبەری و نوێنەری دەستەی شارەوانی لە پارتی چەپی سۆسیالیستی نۆروێژ دەبین. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. بەڵێ بەڕێزان سڵاوتان لێبێت، زۆر سپاس کە بەشدارن هاوڕێ سێران و هاوڕێ بەرهەم. زۆر سپاس بەسڵاو لە هەموو بینەرانی ئازیزی کۆمەڵە تیڤ و هەموو کارمەندماندونە ناسەکان بە تابەتی تۆی ئازیز هاوڕە چاوان. زۆر سپاس هاوڕێ بەرهەم. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەکە بۆمان ڕەخساوە و زۆر سپاس بۆ هۆکسەیران کوتی هاوکاریەکان و زەحمەتەکان و ئەو بەرنامە جوانەتان. زۆر سپاس کە بەشدارن. هاوڕێ سێران، پرسیارەکان لە ئێوەوە دەست پێ دەکەین. زیاتر لە 6 مانگە ئاخێزێکی جەماوەری لە ئاستی کوردستان و ئێراندا لە ئارادایە. دروستە وێڕای ئەوەی کە ئاستەنگ و هەوڵ زۆر دراوە کە ئەم شۆڕشە بە شێوازێک بخەوێندرێتەوە و ئاستەنگی زۆر بۆ دروستکراوە، بەڵام کاریگەری قوڵی لەسەر کۆمەڵگای کوردستان و ئێراندا داناوە. ئەم شۆڕشە ئێستا لە چه خۆناغێکدایە و جاهاتوەکەی چۆن دەبینن؟ لە ڕاستیدا گەمان هەوێت باس لە کاریگەری بکەین، دەبێت پرسیارەکەی بەڕێستان بکەین بە دوو بەش. یەکەم کە ئاشکرا بەهۆی بەربڵاوی و چروپڕی خۆپێشاندانەکان ترسێکی قوڵتر لە جاران لە دڵی کاربەدەستانی ڕژێمدا دروست بووە و ئەوەش بۆتە هۆکاری سەرکوتی و وەحشەتگێریەکان کە ڕەنگە زیاتر لە جاران بە ڕووی دەرەوە دیار بێت. ئەگە بمان هەوێ باز لە دەستکەوت و کاریگەرەکان کەین بە شێوەیەکی دیکە دەتوانین بڵێن دەستکەوت یان کاریگەرێکی تر ئەوەیە کە ئەو خۆپێشاندانانە شەریعەت و ڕەوای ڕژیمی جمهوری ئیسلامیان هێناوەتە ژێر پرسیار، چونکە لە دەوڵەتە و تالیتاریتەکاندا هەڵبژاردنێکی ئازاد نییە، یان ئەوە تا ناتواندرێت کاتی تری سیستەمی دموکراسی بەکار بهێنرێت بۆ کوورەفراندۆم بۆ نمونە و کوورەفراندۆم. بۆیە ئەم شۆڕشە بەڕووی دەرەوە و بەڕووی ناوخۆوە لە ناوخۆی کوردستان و ئێراندا وای نیشان داوە کە ئەم دەوڵەتە چ دیکە شەریعەت و ڕەوای خۆی نییە و هێنراوەتە ژێر پرسیارەوە. بۆ نمونە یەکێک لە گرنگترین شوناسی کۆماری ئیسلامی کە مەسەلەی حیجابە، یعنی یەکێک لە ناسنامە هەرە سەرەکیەکانی ئەم ڕژیمە دەبینین بە سوتاندن و فرەدانی سەرپۆشی زۆرە ملی دووبارە شەریعەتی ئەم ڕژیمە ژەمرۆڤە دەهێنرێتە ژێر پرسیارەوە. یەکێک لە کاریگەرەکانی دیکە ئەوەیە کە دەبینین دیواری ترسی خەڵک ڕووخا وەشکۆ و هەیبەتێک کە بە چەندەها ساڵ بەهۆی ترسەوە ترس و تۆقاندن دروست بوو، ئەوە کۆمەڵانی خەڵک ئەو ترس و تۆقاندنان شکاند، ئەو هەیبەت و شکۆیە کە بە ترس دروست ببوو شکاندیان و تێکیان ڕووخاند. وە کاریگەرێکی دیکە ئەوەیە کە بۆ نمونە دەبینین لە خۆپێشاندانەکاندا دروشمی رادیکاڵ و ڕەنگاوڕەنگ دەدرێت و ئەوە دەلالەت لەوە دەکا کە خەڵک و گەلان بەرچاوڕوونیان هەیە لە ویست و خواستی خۆیان، ینی ئەوان بۆ هەم دنیای دەرەوە و هەم دنیای و خۆیان، ینی خەڵکی کوردستان و ئێرانیان لەوە ئاگادار کردەوە کە ئێمە دەزانین خواست و ویستەکانمان چیە و هەروەها ڕاستەوخۆ دژی وەلیفەقێ دەبینین کە خەڵک دروشمی زۆر رادیکاڵ دەڵێن و چی دیکە خەڵک ڕوو لە مەجلیس و شتەلاوەکەکان ناکە ئەواندان هەوێ ئەو ڕژیمە بە تەواوی لەبین ببرێنی ئەوەی کە جاران شانسی ئەوە هەبوو کە ریفۆرم بکرێ ئێستا خەڵک بە تەواوی مانە تویانەکە ئێمە و ڕژیممان نابێ. یەکێک لە کاریگەرەکانی دیکە ئەوەیە هەواڵ چاوان ئەوەیە کە جاران لە ناوەند بزوتنەوەکان دەستیان پێدەکرد. ئێستا دەبینین کە لە ناوچەیەکی مارگینالیسێتی وەکو کوردستان کە بە چەندەها ساڵە زیاتر لە 100 ساڵە لەوێ سیستمێکی چەوسانەوە بەڕێوە دەچێت، ینی بە شێوەیەکی سیستماتیک خەڵک دەچەوسێتەوە، دەبینین ئەوە ئەو شۆڕشە لە کوردستان دەستی پێکرد. بەڕای من ئەوە
کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر نەتەوەی کورد و هەروەها هەم لە نێوخۆ هەم بۆ کوردستان باوەڕ بەخۆبوونێکی تر لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کردووە بۆ دەتوانێت وەکو دەستکەوتێکی گرنگ سەیری بکرێت چونکەوە هەروەها وەکو کاتێکی سیاسی بەڕووی دەرەوە ئیستفادەی لێ بکرێت. یەکێکی دیکە لە کاریگەرەکان ئەوەیە کە بۆ تەواوی گەلان لە ئێران و هەروەها بۆ دەرەوە نیشاندرا کە نەخشی بەرچاوی ژنان و جەوانان و دەرخستنی پۆتەنسیالی ژنان سەرڕای ئەو هەموو هەڵاواردن و ئەپارتایت و زوڵم و زۆری ژنان بەتابەتی ژنانی کوردستان نیشانیاندا کە پۆتەنسیالی ئەویان هەیە کە سەرکردایەتی شۆڕشێک بگرنە دەست و هەروەها پرسی خۆیان بە دنیای بکەن. بەوە بە دنیاکردنی پرسی ژنان و ستەمی بەتابەتی پرسی ژنانی کورد وەستەمی نەتەوایەتی کە هەرچەندە بەداخەوە دواتر دێنە سەری ئۆپۆسیۆنی ئێرانی کە پێک هاتووە لە نەتەوەی باڵا دەست نەک ئۆپۆسیۆنی ئێرانی کە ئۆپۆسیۆنێکی ڕەنگاوڕەنگە ئەوان بە هەموو هێز و تۆنای خۆیاندان هەوێ نەتەوە ژێردەستەکان سنسۆر بکەن و نمونەیەکی زۆر بەرچاو ئەوەیە کە دەبینین لە مێدیاکاندا ئەو ڕووداوانەیە کە لە ناوچە ژێردەستەکان وەکو لە ناوچەی کوردستان و بەلوچستان دێنە پێشە سنسۆر دەکرێن وەگەر هێمایەکی نەتەوەی لەوێ نیشان بدرێ ئەو هێمانەتەوەیانە کەمڕەنگ دەکرێتەوە یا سانسۆر دەکرێت و هەروەها یەکشتی دیکە کە زۆر پێم خۆشە ئیشارەی پێ بدەم ئەوەیە کە دەرکەوتنی نەخشی خەباتی مەدەنی لێرە نامهێوە نەخشی حیزبە سیاسەکان بە هیچ شێوەیە کەمڕەنگ بکەمەوە بەڵام پێم خۆشە باس لەوە بکەم کە کوردستان نیشانیدا کە خەباتی چەند ساڵە بێهودە نەبووە و هەروە خەڵکی کوردستان دەتوانێت بە شێوەیەکی قوڵتر بەڵاوتر و بە شێوەیەکی سیستماتیک خۆی ئۆرگانیسە بکە ئەوەش بە نەزەری من بەڕای من زۆر هیوابەخشە و هەروەها هەمبەستگی نەتەوەکان و ڕوانینی خەڵک لە ناوخۆ نسبەت بە مەسەلەی کوردستان واتە غەیرە کوردەکان گۆڕدرا ینی ئێستا کوردستان وەکو پێشەنگێک دەبینرێت لەو مەیدانەدا هەرچەند بەداخەوە بەشێک لە ئۆپۆسیۆنی ئێرانی دەی هەوێ ئەو ڕاستێ بشارێتەوە بەڵام دەبینین کە بۆیان زەحمەتە ئەو کار بکەن. یەکێک لە کاریگەرەکانی دیکە ئەوەیە دەبینین خەڵکی کوردستان بەدانی شوهاری کوردستان تەوەری ڕزگاری خوازی و هەروەها ڕزگاری ژنان هاتوونەتە سەرمەیدان و چ دیکە مەسەلەی ژنان نەخراوەتە هاشیەوە ینی چ دیکە نەخراوەتە پەراوێزەوە وەکو دیسکۆرسێکی سەرەکی لەم شۆڕش و زوتنەوەیدا دەتوانین بیبینین. بەڵێ زۆر سپاس هاوڕێسەران بەر لەوە بڕۆمە لای هاوڕێ بەرهەم بە بینەرانی خۆشەویست ڕێبگەنمکە لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 2046 722 61 67 64 لە شاشە تەلەڤیزیۆنەکان چیانە ئەیبینن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن و نامە و ڕاوبۆچوونەکان سەبارەت بە بەرنامەکە و بەشداری لە بەرنامەکە پێمان ڕابکەنن. با بڕۆینە لای هاوڕێ بەرهەم مەحتەلیش بوون هاوڕێ بەرهەم ئەف و هیوادارم دەنگی من ببیستن. هاوڕێ بەرهەم بڵێ شۆڕەشی ژینا لەگەڵ ئەوەیە کە ئاخێزێکی بەرین و کۆڵی کۆمەڵایەتی بوو بەڵام نەتوانرا بە شێوەیەکی بەرین و ڕێکخراوچینی کرێکار پەیوەست بەم شۆڕشەوە بێ هۆکار چی بوو و تەبعاً بەشداری چینی کرێکار بە شێوەی بەرینی و ڕێکخراو دەتوانێت کاریگەرێکی ئێکجار زۆری بێ بەڕای ئێوە تا چەند گرنگە پەیوەستبوونی چینی کرێکار؟ بەڵێ زۆر سپاس. یەکەم شت یا مهمترین شت ئەوەیە کە پێناسەی چینی کرێکار چییە؟ ئەگەر ئەمە چاو لە پێناسە کلاسیکەکەی بکەین بەڕاستی سەرنج بخەین سەر کوردستان و بەگشتیش ئێران ئەتوانین بڵێن کە بەشێکی زۆر لەوانەیە کە ئێمە لە خیابانەکانە دیومانە ئەوانەی کە لە دەرەوە دیومانە کە دژی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەستاونەتۆ چینی کرێکارن. بەڵام ئەزان پرسیار لەبارەی لەوانەیە ئەوانەیە کە لە کارخانەکانە کارەکەن ئەوانەی کە بە معنای کلاسیک کرێکارن ئەوە شوی ئەوەیە کە لەژێر چەسانەوەی جمهوری ئیسلامیە چینی کرێکار بەڕاستی بلە بۆی زۆر سەختە کە بتوانێت یەک لەباری اقتصادیەوە کە فشارێکی زۆر لەسەر کە بتوانێت بەستراوە بێت بە خۆپیشاندانەکان و یا بە تەزاوراتەکانەوە. دوو ئەوەیە کە
هەروەکو کوتم هەرو خەڵکانی ئێمە ژن پیا و ئێمە لە خیابانەکانە بینیمانە کە دژی جمهوری ئیسلامی ئەم چەند مانگی ئاخرەوە ساڵیانی ساڵم بارزیان کرد بەشێکن لە چینی کرێکار لە بەروی چینی کرێکار ئەو کەسەیە کە کاری خۆی یا بڵین ئەنەرژی خۆی ئەدات لە قبال پوڵەکە بۆیە من پێم وایە بە پێچەوانەوە ئەو چینی کرێکار توانێتی خۆی جوان نیشانبات لە بەروی کە ئەو کەسانی کایبینین چ بە جوانەکانە چ بە ژنەکانە چ بە تەمەنەکانەوە هەمووی بەشێکن هەڵقوڵاوی چینی کرێکارن کەسانێکن کە لە پاڵ مافە سەرەکیەکانە مافازادیەکانە مافی اقتصادیش داواکەن چونکە چینەکەن چەساونەتەوە واگەر بەحسی کوردستان چینی کرێکار لە کوردستانە زوڵمێکی نەتەوەیشی لێکراوە کە ئەو زوڵمەتەوەی باعث بووە کە دوو بەرابەر بێت بۆی من پێم وایە پتانسیلی ئەوەی کە چینی کرێکار بتوانێت زیاتر لەگەڵ بێت هەیە بەڵام هەلو مەرجەکەی کە لە ناو ئێرانە لە کوردستانە بە میلیتاریزەکردن زۆر سەختە کە چینی کرێکار بتوانێت خۆی ئۆرگان سێرە بکە بتوانێت ئۆرگان دروستکە بێتە خیابانەکان وەکو بعض وڵاتێکی کە تا ئەندازەیەک ئازادە ئەوە بە هۆکەیە بینەوە مشکلاتی اقتصادی لە جامعەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەران ئەم شۆڕشە بە شۆڕشی ژنان و بە شۆڕشی ژینان ناسراوە و ژنان دۆری بەرچاویان لە ڕێکخستنی ئەم شۆڕشەوە بەڕێوەبردننی هەتاکو ئێستا بووە نەخشی ژنان لە کۆبوونەوە دژە حکوومەتیەکان لە دەرەوەی وڵات چۆن بووە؟ بەڵێ ئەگەر بچینە سەرەوەی بزانین نەخشی ژنان لە دەرەوەی وڵات چۆن بۆ دەبێ ئاوردانەوەیەکیش بکەین لە نەخشی ژنان لە نێوخۆی کوردستان. من پێم وایە نەخشی ژنان لە دەرەوەی کوردستان ئاوێنەیە کە لەو ڕووداوانەی کە لە نێوخۆ ڕووی دەدات. ڕۆڵی ژنان بۆ نمونە لە خۆپێشاندانەکاندا لێرە ڕۆڵێکی ئاوانگەردە واتە پێشڕەوە دەبینین کە ژنانی کورد لە پانێل و دەباتەکاندا بەشدارن دەبینین ژنانی کورد بە شێوەی نووسین لە ڕۆژنامەکاندا لە گۆوارەکاندا لە دەرەوەی وڵات بە خۆشێوە چینێکی پاش لەو کتانە پێگەیشتووە کە ئێستا توانە و پۆتەنسیالی ئەوان هەیە کە چەسانەوەی ژنان زۆرێکیش لەو ژنانە بە ئەوەلیەتی دەزانن بە گرنگترین پرسی دەزانن هەم پرسی چەسانەوەی نەتەوایەتی و هەموو پرسی چەسانەوەی ژنان لە ئێراندا بۆیە من ئەگە ببینم ژنان بەتابەتی ژنانی کورد وەکو پێشەنگ و ئاوانگەردان بینم دەبینم کە بەشدارێکی زۆرن هەرچەندی ساندەچمەوە سەر ئەو باسە و هەروەها زۆرێک لەو ژنان بخۆیان ئەو فورمانە دروست دەکەن ئەو جێگانە دروست دەکەن کە ببێتەوەی لەو جێگانەدا بۆنبوون لە کۆڕ و بەرنامەکاندا بتوانن ژنان لەوێ باسی خۆیان بکەن و هەروەها ژنانی نەتەوەکانی دیکەش وەکو نەتەوەی بەلوچ هەروانەتەوەی کورد و نەتەوەکانی دیکە بەیەکەوە بتوانن باسەکان بکەن. بەڵام بەداخەوە ئەگەر باس لەوە بکەین کە ئایا هەمبەستگی هەیە لە بینی ژنان من پێم وایە بەداخەوە نەتەوەی باڵادەست نەیتوانیوە خۆی لەو ناشنالیستە ژەهراویە دەربێنێت بۆیە ئێکترازانێک هەیە لە بینی ینی ئەو هاوکاری بە شێوەیەکی بەرچاو نییە لە بینی نەتەوەکاندا ینی لە بینی نێتەوە ژێردەستەکان دەتوانێت ببینرێ بەڵام ژنانی نەتەوەی تردان هەوێ بەردەوام شۆڕشی ژینا بکەنە مرک و مارکی خۆیان و ژنانی چالاکی سیاسی ژنانی چالاک لە نەتەوە ژێردەستەکان بخەنە پەراوێزەوە. بەڵام بەخۆشیەوە دەبینم کە چالاکی ژنان لە دەرەوەی وڵاتیش ئاوێنەیە کە لە چالاکەکان لە نێوخۆی کوردستان و ئێران. بەڵێ زۆر سپاس. کاک بەرهەم بابینەوە لە ئێوە سازماندەهی هێزە چەپەکان یا حزبە چەپەکان باوا بڵێن لە سازماندانی ئاکسیۆن و ئاعترازاتەکان لە دەرەوەی وڵات چۆن بووە ئرتباطگیریەکان چۆن بووە؟ مەزورت حزبە چەپەکانی ئێران یا کوردستانە بەڵام حزبە چەپەکانی چالاک لە دەرەوەی وڵات بۆ سازماندانی ئاکسیۆن گەلێک کە بۆ پاڵپشتی بۆ ناوخۆی وڵات دەکرێت. بەگشتی ئەتوانم بڵێم شتێکە لەم شۆڕشەیە باش دەرکەوتەوە بوو کە فکرێتێک یا شکێک بوو لەوەی کە حیزبە چەپەکان بۆ داخوازی مافی گەلی کورد مەسەلەن ئایا
حیزبە چەپەکان مخالیفیەوە نیە هەوڵی بۆ نایەن بەڵام لەم نیشاندان لەم خۆپیشاندانە لەم تەزاوراتانە لە دەرەوەی وڵاتیمان کە حیزبە چەپەکان بەگشتی زۆر فعال بوون زۆر چالاک بوون لە بێ ئەوەی کە چپارچێکی کوردستان بێت لێرە حیزبە چەپە کوردیەکان کە زۆر فعال بوون بۆ هەم ژنان هەم پیاوان هەم جوانان زۆر فعال بوون بۆ ئەوەی کە ئاکسیۆن دروستکەن بۆ ئەوەی کە دەنگی خۆیان بگەن بە جامعی ئەوروپا فعالیتێکی زۆریان بووە و لێرە بە جۆرێک فەرقی بینی حیزبە ڕاستەکان و حیزبە چەپەکان دەرکەوت چه حیزبە ڕاست و چەپەکانی بڵێنی کوردستانی ئێران و چه حیزبە ڕاست و چەپەکانی دەرەوەی وڵات بۆ نمونە من کە لە نۆڕۆژ لە حیزبێکی چەپی سوسیالیستام لە هەفتەی ئەوڵەوە کە ژینا ئەمینی ئەو شتەی بەسەر هات بەداخەوە حیزبە چەپەکان لە سەفی ئەوڵا بوون بۆ ئەوەی پەرچەمی مبارزەیە ئاڵای مبارزە و تێکۆشانی هەم ژنان و هەم گەلە چەوساوەکان و کوردەکان بەدەستە بگرن بەڵام حیزبە ڕاستەکان من ئەگە بچم سەر حیزبە ڕاستەکانی نۆڕوێژ بە قسە محکومیەتیان کردووە بە قسە باسییان کردووە بەڵام لە عەمەلا بەڕاستی زۆر کەمڕەنگ بوون و لێرەش هەم بینیم کە دیسان لە نۆڕۆژ مەسەلەن حیزبە چەپەکان بەتایبەت حیزبی چەپ سوسیالیست کە من لەوێنداوم و حیزبی سوور زۆر هەوڵیان داوە لە هەموو خۆپیشاندانەکان تەزاوراتەکان ئاکسیۆنەکانە لەگەڵ بوون حتا ئەندام پارلەمانەکان لەگەڵ بوون هاتوون بە ڕاکشاوی کتویانە کە جمهوری ئیسلامی نابێ بمێنێت چونکە هەم زوڵمی نەتەوەیەکە هەم زوڵمی ژنانەکەوە و لەوێ هەمبەستگی حیزبە چەپەکان بێ ئەوەی کە مەرزەکان بناسین حیزبی چەپی کوردی بێ حیزبی چەپی نۆڕۆژی بێ ئەبینی کە ئەرزشەکان و بنەماکان هەر یەکشتن و ئێمەشکە لەوێ فعال بوون ینی تا ئەندازی منێکە لە حیزبی چەپی سوسیالیست بووم هەوڵی خۆم داوە کە هەم مەسلەی ژنان و هەم مەسلەی نەتەوایەتی بێک و بگیرستێنمەوە و مەسلەی کورد چونکە بە بڕۆی من مەسلەی کورد مبارزەی تەبەقاتیشە چینایەتیە تۆ هەروکو سەیران ئیشارەی پێکرد ئەو فعالژنەکانی باڵادەست و ئەوانەی کە هیچی نەچەوساوەکانن لەویاشە تۆ چینی تەبەقاتی ئەبینی تۆ وەختێکە لەو وڵاتەیە کەمینە بوو چونکە من کورد بە کەمینە نازانم باعزە بێ کە تۆ ببیتە تەبەقەی ژێردەستیش و ئەبینی کە ئەو شتەش لێرە بڵێن تەبەقەی باڵادەستی ئێران زیاتر بەرەو حیزبە ڕاستەکانە ڕۆن لە حاڵەکە کە کوردەکان بەلوچەکان زیاتر بەرەو حیزبە چەپیەکانە ڕۆن لێرە چونکە لە حیزبە چەپیەکانە کە تەنیا دفاع لە مافەسەرەتایەکانی نەتەوەکانی ناو ئێران ئەکات لەبەرەوە من زۆر خۆشحاڵم کە لە کولە حیزبە چەپەکانی کوردستان و حیزبە چەپەکانی ئەوروپا توانیویانە یەکتر بدۆزنەوە کە دووبارە بۆ قەناعەتە بگەن کە ئەوان فقط یەکتریان هەیە بۆی بە مافەڕەوەکان بگەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سێران گەڕینەوە لای ئێوە ئەگەر بتان هەوەی هەڵسەنگاندنێک بۆ ئەو کۆبوونەوە ئاخێزانە و ئەو کۆبوونەوەوە لە تولی ئەم ماوە لە دەرەوەی وڵات بەڕێوە چووە خاڵە بەهێز و لاوازەکانی چۆن پێناسە دەکەن. ئەو زۆرەی کاک بەرهەم ئیشارەی پێکرد خەباتی ژنانی کورد خەباتێکی هەمەڕەنگە خەباتی ڕزگاری نەتەوایەتیە و هەروەها خەباتی دادپەروەری کۆمەڵاتیە و دادپەروەری چیناتی و تەبەقاتیە بۆیە من پێم وایە ینی ئەو خاڵانە زۆر گرنگین وەختێک باسی خاڵە بەهێزەکان و خاڵە لاوازەکان دەکەین ئەگەر بێنین باسی خاڵە بەهێزەکان بکەین دەتوانین ببینین یەکێک لە خاڵە هەرە بەهێزەکان بەردەوامبوونی خۆپێشاندانەکانە ینی بەبێنە پساندنەوە ئەو خۆپێشاندانانە بەردەوام بوون و هەروەها هەمووش بەشدار بوون ینی بەتابەتی لە سەرەتاوە گرتبوونەکان وا گەورە بوون کە لە 44 ساڵی ڕابردوودا بەڕای من وەکۆندەی من شارەزابم ینی نەبووە شتی ئاوا گەورە نەبووە یەکێک لەو نمونانە گرتبوونەوەی ینی کۆبوونەوەکەی بەرلینە و یەکەمین جار یەکجار لەگەڵ خۆپێشاندانەکان لەگەڵ گەلانی ئێران خەڵکی نێوخۆ دەرەوە هاودەنگ بوون و لەسەر و هەروەها یەکێک لە خاڵە بەهێزەکان دیکەش ئەوە بووکە و خۆپێشاندانانە ئەو چوونە سەر خیابانانە ئەوای کرد کە مەسەلەی ژنان لە ئێراندا و چەوساندنەوە لە ئێران بێتە سەرمانشێتی ڕۆژنامەکان و لە تەلەڤیزۆنەکان و لە مێدیاکاندا پاسێکی زۆری لێکرا.
ینی با بڵین خاڵە بەهێزەکە ئەوەیە کە هێزێکی زۆر و خەڵکێکی زۆر لە سەرتاوە هەموو نەتەوەکانی ئێران بێکەوە بەشدار بوون. ئەگە باسی خاڵی منفی بکەم ئەوەیە کە بەداخەوە بە دروستبوونی ئۆپۆزیسیۆنێک کە ڕەزاشای پەهلەوی سەرپەرستی دەکایانی ئەویش بەشێکە لە ئۆپۆزیسیۆنە دەبینین کە لە دەرەوەی وڵات خۆپێشاندانەکان بوون بە چەند بەش. و چەند بەشەکە ئەوە بوو کە مەسەلەی وەکالەت هاتە نێو باسەکان و چۆن بەناوبردنی بۆ نمونە نەتەوەی کورد وەکو حەشیرە بوون وەکو خێڵێک و زۆر شتی دیکە. ئەوە وای کرد کە بە جۆرێک لێکترازانێک دروست بوو ئەو وەکو خاڵێکی لاواز دەتوانین سەیری بکەین ئەو لێکترازانە چونکە وەختێک بەیەکەوە بووین تەمەجۆعەکە زۆرترە ینی خەڵکەکە زۆرترە زیاتر دەتوانین سەرنجی دەرەوە بەلای خۆمان ڕاکێشین. بەڵام لێرە بەداخەوە دووبارە دەتوانم بڵم بەرپرسیارەتی هەرە قورس دەست دەکەوێتە سەر شانی نەتەوەی باڵادەست لەبەرەوەی ئێمە هیچ کاتێک ئەوەندەی من ئاگادار بم دیاسپۆرای کوردی و ئەو هێزانە کە لە کوردی بە هەموو حیزبولایەنەکانەوە هیچ کاتێک نانویستووە هیچ لایەنێک و هیچ هێزێک بخەنە پەراوێزەوە ینی بەتابەتی نەتەوەی باڵادەست بەوە خۆشحاڵ بوون کە ئێمە بەیەکەوە لە یەک ڕزی خەباتداین بۆ هاوکاریکردنی شۆڕژگەرانمان لە نێوخۆی کوردستان و ئێران. و هەر یەکێک لە خاڵە بەهێزەکانیش دیکەیش ئەوەیە کە ڕەنگاوڕۆن بوونی دروشمەکان یعنی ئەوە نیشان دەدات جۆرێک لە پلورالیسمی قبوڵە و هەروەها هیچ ئیدئۆلۆژیەک با بڵێن بەتابەتی لە دەرەوەی خۆ لە دەرەوەی وڵات ئەوە نەبوو ینی ڕێگایەکی دیاری نەدەکرد بۆ خەڵکەکە. ئەوە خاڵە بەهێزەکانن. خاڵە لاوازەکانیش بەداخەوە ناوێزکردنی نەتەوە ژێردەستەکانە دەتوانم بڵم لە یەکێک لە هەرە خاڵە لاوازەکانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەرهەم. ئێوە بۆ خۆتان بە شەخسە و بە گشتی لە پەرلەمان ارتباطگیریتان لەگەڵ حزبە چەپەکانی ئەوەی چۆن بووە بۆ فشارهێنان بۆ جمهوری ئیسلامی و سەرکۆنەی ئەو ڕەفتارە دڕندانەی و ئەم ماوە ینی ماوە 44 ساڵە و ئەم ماوەشی لەگەڵا بێت کە لەگەڵ خەڵک کردوویەتی چۆن بووە یان بانکردنی سەفیرەکان لێپرسینەوە لیان؟ ئێمە هەر لە ڕۆژی ئەوڵەوە من وەکو خۆم لە ڕۆژی ئەوڵەوە کە مەسلەی ژینامینی پێشات ئەتوان بڵم شتێکی زۆر بەداخەوە بوو بەڵام ئەگەر نقطەیەکی مثبەتی بێ نقطە مثبەتەکەەوە بوو کە ئەو هاواری ئێمە چەندین ساڵ بوومان وەکو کورد کە ئێمە زوڵمان لێچێت ئەو هاوارە بە جۆرێک سابت بوو و هەڵدانی ئەمە چۆن بووە هەڵدانی من وەکو خۆم کە لە پارلمانە لە وەحلێ وڵا لەگەڵ حیزبە چەپەکان کە تەماسم بووە لەگەڵ هاو حیزبەکانی خۆم کە لە کمیتەی کاروباری دەرەوان لە کمیتەی بڵین بەشی ئوموری خارجیان قسەمان کردووە کە بەداخەوە دنیای سیاسەتی واقعی تۆ سەختیەکەی ئەوەیە کە ئینسان پێی خۆشە لە وەحلەیە وڵا وا بڵێت کە ئەبێت مەسەلەن سفارەتی ئێراندا بخرێت سەفیرەکە بانک بکرێت ارتباطاتی دیپلۆماسی هەمووی قەتع بێ بەڵام بەداخەوە دنیای سەرمایه‌داری دنیایکی ئەوەندە ئاسان نییە کە ئێمە بتوانین ئەو شتە بکەین بەڵام ئێمە زۆر هەوڵمان داوە چەند هەوڵە کاتوان میشارە پێ بکەم لە حیزبی چەپی سوسیالیست ئەوەی کە ئێمە فشارمە بە وەزیری خارجی نۆڕۆژ هێنا کە بڵین بانگوازی سەفیری ئێران بکە کە لە مەرحلەی ئەوڵا کە نەبوو بەڵام هەر کۆڵمان نەدا کە لە ئاخرە باعث بوو کە بۆ ئەوڵین جار نۆڕۆژ وەزیری خارجی نۆڕۆژ بڵێن یا وەزارەتی ئوموری خارجە سەفیری ئێرانی کێشا و سوال پرسیار لێ کرد مەسەلەیە کە ئەوە بوو کە کمیتەی حقیقەتیاب کە لە ئێران پێڵێن بە هەوڵێکی زۆری ئێمە لە حیزبی سوسیال چەپ درا کە ئێمە بتوانین کمیتەیەکی وا کە فشار بێنین کە نۆڕۆژیش بتوانێت لە وڵاتانە بکە فشار بێنێت مەسلەیەکە کە ئێمە هەوڵمان بۆ داوە کە ئەشمانە پێ بگەین ئەوەی کە سادراتی وەسایلێک کە بتوانێت جمهوری ئیسلامی ئیسفادەی لێ بکات بۆ ئەوەی کە جاسوسی بەسەر هەم خەڵکی ناوخۆ بکە هەم خەڵکی دەرەوە بکات کە ئەو سادراتە نۆڕۆژ وڵاتێکە کە تەکنۆلۆژی هەیە کە سەنعەتی هەیە کە ئەوانە ستۆپ بکرێت و هەمزەمان ئێمە لە هەموو کۆڕکۆبوونەوەیەکە لە کۆنگرەی حیزبی سوسیال چەپا کە تقریبان 2 هەفتە لەمە پێش بووم خۆمێکە لەو کەسانە بووم کە بەگشتی مەسلەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بەتایبەت مەسلەی ئێران و کوردی ئێرانم لەوێ سەخت کردوەوە کە
بە نقطەیە گەشتووە کە ئەحزاب چەپەکانی ئێرە زمانە گشتیان ناوت کە بە نقطەیە گەشتو کە جمهوری ئیسلامی بێتەوە بێ. بۆیە ئێمە هەموو هەوڵی خۆمان داوە کە هەم مەسلەی چەسانەوەی ژنان کە لە مەسلەیە بۆ هەم مەسلەی چەسانەوەی نەتەوەی لە حیزبە چەپەکانەوە بتوانین فشارێکی زۆر بێنین. ئێستا لە نۆڕۆژ ئەحزابی تقریبا سوسیال دموکرات و بڵێن مرکزگەرا لە قودرەتان، بەڵام هەم زمان ئێمە فشار ماوە حیزبە دەسەڕاستەکانی شێناوە ناتوانین ئەوەش نەڵێن، بۆ ئەوانیش فشارمان هێناوە کە ئەوانیش بڵێن فشار بۆ وەزیر و سەفیر و ئەو شتانی خۆیان بن کە جمهوری ئیسلامی فکر نکاتەوە کە ئەو کارانەی کات ئەو بڵێن مافی مرۆڤ کە پێشە لە کات هیچ عاقبەتێکی نەبێت. هاوڕێسەران بگەڕێمەوە لای ئێوە، شۆڕشی ژینە ئاڵوگۆڕێکی قوڵی کۆمەڵایەتی لە ئێرانە بەوجود هێناوە. بۆ نمونە ژنان بە متمانە بەخۆ و ئازادانە بێ حجاب لە شوێنە گشتیەکان دەرئەکەون. ئەمەش وای کردووە کە ڕژیم شەڕێکی بە ئاشکرا لە دژی ژنان ڕابگەنێ. ئەم هەنگاوەی ڕژیم چۆن دەبینن؟ هەروەکو بۆ جەنابەت ئیشارەت پێ کرد، چاوان خانم حیجابی ئیجباری یەکێکە لە هێما و پێناسەکانی جمهوری ئیسلامی، بۆیە هەنگاوی ڕژیم دەبینین کە زۆر بە توندی وەڵامی ئەو کەسانی داوەتەوە کە حیجابی ئیجباریان سووتاندووە یان حیجابەکانیان فرا هەڵداوە. بەڕای من هەنگاوی ڕژیم هەنگاوێکی مەترسیدارە و دژە مرۆڤیە، بەڵام ئەوە شتێکی تازە نییە کە ڕژیمی جمهوری ئیسلامی شەڕی ژنی دەست پێ کردەوە، بەڵام زیاتر بە ڕووی دەرەوە ئاشکراتر بووە. یعنی زیاتر ئێمە بۆ خۆمان دەزانین، ئەوانەی کە خەڵکی ئەوێن و لەوێ ڕاهاتوین دەزانین سیاسەتی جمهوری ئیسلامی سیاسەتێکە بە شێوێکی سیستماتیک ژنان دەخاتە پراوێزەوە و هەڵیان دەوارێەوە و باری ژنان دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی خەراتر بووە. بەڵام بەڕای من تازە هەرچەند هەنگاوی ڕژیم هەنگاوێکی مەترسیدارە دەبینین بە دەرمانداوکردن و شێمیاییکردنی ژنان بە قوتابیانی کرد. ئەوە بۆ خۆی لە خۆیدا دەتوانین نیشان بدە کەوان ترسێکی زۆریان لە دڵدایە لە کچان و ژنان بەتابەتی ئەو گەنراشونەی تازە. بەڵام بەڕای من تازە ئەوە سوودی نییە و ناتوانرێ بگەڕێتەوە بۆ دواوە. کاتێک کە کۆڵەکە سەرەکیەکەی ئەو ڕژیمە وەکو باسمان کرد حیجابە ژنان ئەوان بردۆتە ژێر پرسیار، ئاشکرا کە دشکردەوەی دەبێت و هۆکارەکانیشی ئەوەیە کە ئێستا دیسکۆرسی سەرەکی فەمینیستیە و هاوبایخی و بەرابەریە. یعنی هەرچەند حیجابەکە سیمبولێکە بۆ ئەوە سووتاندنی حیجاب و فڕەهەڵدانی حیجاب، بەڵام ئەوەی کە ڕژیم زیاتر لە هەموو شتێک لێ دەترسێ ئەو دیسکۆرسەیە، یعنی کە ئەو دیسکۆرسی فەمینیسمی و هاوبایخی و بەرابەری، نەتەنیا هاوبایخی و بەرابەری لە بینی ژن و پیاودا، بەڵکو لە بینی نەتەوەکانیش لە ئێراندا. و کە جاران ئەو مەسلەیەکی لاوەکی بوو، یان ژنان زۆرتر لە ژێر دیسکۆرس و لە ژێر سێبەری خەباتی ڕزگاری خوازی خۆیان پێناسە دەکرد یان خەباتی چیناتی، هەرچەند ئەوانەش خەباتێکن کە ناڵم کەم ڕەنگ بوونەتەوە، باسەکە لەوە نییە، بەڵام هاوتەری بن بێکەوە و دیسکۆرسی فەمینیسمی بۆتە یەکێک لە دیسکۆرسە هەرس سەرەکیەکان. بە دڵنیایەوە ئەو هەنگاوی ڕژیمی جمهوری ئیسلامی بە شتێکی دژە مرۆڤی دەبینم و هەروەها مەترسیدارە و پێویستی زیاتر ئەوەیە کە ئێمە زیاتر خەبات بکەین بۆی ئەو دروشمای ژنژیان ئازادی کە ئێستا بۆ بە مانیفەستێک زیاتر جێگا بگرێت و هەروەها پشتگوێ نەخرێت، چونکە بەڕاستی ناتوانین لەوە ینی هەنگاوێک بەرەو دوا بڕۆین بەشک و بەڵکو دەبێت بەرەو پێشەوە بڕۆین. جا بۆیە بەڕای من بە دڵنیایەوە هەنگاوێکی زۆر مەترسیدارە. بەڵێ دەستان خۆش هاوڕێ بەرهەم گەڕینەوە لای ئێوە. لە توولی ئەم ئاعترازاتانە کەسانێک هەن کە بە هەر هۆکارێک بێ مەجبور بوون ماڵ و حاڵیان وێڵ بکەن و ڕوو لە هاندەران بکەن و ڕوو لە وڵاتانی ئەوروپایی بکەن. چه ئەقداماتێک بۆ وەرگرتنی ئەو کەسانە دراوە واتە کات دیپۆرت نەکرێنەوە و وەربگیرێن؟ بەڵێ ئەمە پرسێکی سەرەکیە، بارحاڵ لە چەند مانگی ئاخرا ئێمە
نوێنەرێکی پارلمان کە حیزبی سوسیال چەپە بەناوی گرێتە ڤۆڵت ئەرکی سەرەکی مەسلەی پەنابەرانە مەسلەی مافی مرۆڤە هەوڵێکی زۆری داوە بۆ نمونە 23 خانم هەن کە هەم کورد هەم فارس بارحاڵ ملیەتی ئێرانیان هەیە کە بەتوان بڵم 10 ساڵە لێرەن هەمووی چالاکی بەشی ژنان بوون چالاکی بەشی ژینگە بوون چالاکی زۆریان بووە گیانیان لە خەتەرە ئەگەر دیپۆرت ئێران بکرێنەوە کە هەوڵێکی زۆر درراوە کە ئەم بۆ نمونە 23 نەفەرەکە مافی پەنابەریان پێ بدرێ وەکو چۆن ئەڵێت ئافێ بکرێن و مافی پەنابەریان پێ بدرێ هەم زەمان ئەم مەسلەی کە لە ئێرانە پێشات لە مانگی سپتامبرەوە ئێمە وەکو هەم حزبی سوسیال چەپ و چەندین حزبیکە کە حزبی چەپین هەوڵێکی زۆرمان داوە کە بەداخەوە لە نۆروێژ ئەو حزابی کە لە سەرکارن مەسەلی پەناهندگیان زۆر قرس کردوێتەوە کە بۆ خەڵکی ئێران و ئەوانەی کە مەجبور وەکو خۆت کوتت لەم مەسەلەیە کە ئێران بەجێ بێڵن کە ڕێگای هەندەران بگرێن بە خەتەرێکی زۆرە بەڕیسکێکی زۆرە بەخانەوادەوە کە ئاسانکاریان بۆ بکرێت و ئێمە بەردەوام ئەبین لەو کاری خۆمانە لەبەر ئەوەی سیستمەکە یا بڵێن لێرە کە ئەڵەن ئێران وڵاتێکە کە مەترسی نیە زۆر کەس ئەتوانێت دیپۆرت بکرێت و یا بڵێن بنەردرێت وڵاتی خۆی تەواوی هەوڵی ئێمە ئەوەیە کە لەگەڵ ڕێکخراوە مافی مرۆڤەکان لەگەڵ حزابی چەپی تر هەوڵ بین کە ئەو نەفرانە دیپۆرت نەکرێنەوە و مطمئنیشم کە بە هەوڵەکانی خۆمان نەگەین بە نەتیجاگەین بەڵام هەمزمانە بە فشار بۆ حزابی گەورەتریش بینەوە حزابانی کە لە قودرەتان وەشتەکەش بخێنە ڕۆژنامە شتەکان مێدیایی بکەین لەبەرەوەی کە مافی ئەو نەفرانە پێشن نەبێت چونکە سەختترین شت لەم شرایەتە ئەوەیە کە کەسێک کە مەجبور بوو بێت لەبەر فعالیەتی سیاسی وڵاتی خۆی بەجێبێڵەوەکو ئێران بێتە دەرەوە کە مەترسیەوەی لەسەر بێت ئەو مەسەلە ڕەوانیی لەسەر بێت کە دیپۆرتی بکەنەوە مەسەلەی مناڵیش ئێمە زۆر لەسەری هەوڵین کە ئەگەر خانەوادایەک بە مناڵەوە بێن کە مەسلەی مناڵ ئەبێت زۆر ڕەچاو بگرێت زۆر تەئسیری بێت بۆ ئەوی کە دیپۆرت نەکرێنەوە کە ئەو منداڵانەوە دایک و باوکیان گیانیان لە خەتەرە هەڵڕێ سێران بگەڕینەوە لای ئێوە هەرچەند خۆتان ئاماژەتان پێکردکە کۆبوونەوە ناڕزایەتیەکانی دەرەوەی وڵاتیش ئاوێنەی نێوەوەی وڵاتە بەڵام لە سەرەتای دەستپێکی شۆڕشی ژێناوە کۆبوونەوە ناڕزایەتیەکان لە دەرەوەی وڵات زۆر بەرین بوو واتە زۆر یەکگرتوانە بوو خەڵک بەشداریە کرد بەڵام ئێستا نوعێک ساردی و دووردەنگی پێوە دیارە هۆکار چییە و چ بکرێت کە ئەم گرفتە چارەسەر بێت هەروکو پێشتر ئیشارەمان پێکرد کاکبەرهەمیش ئیشارەی پێکرد لێرە جیاوازیەک هەیە خەباتی لە بینی خەباتی نەتەوە ژێردەستەکان و خەباتی گەلی باڵادەست نەتەوەی باڵادەست بۆیە سیر نییە ئەو سارد و سوڕیانە دروست بووە لێرەدا یەک لێک ناتێگەیشتن یان ناتەوافقێک هەیە لە بینی ئەوەی کە چ شتێک زیاتر فوکوسی بخرێتە سەرێ و چ شتێک زیاتر زەق بکرێتەوە بە نەزەری من لەوەڵۆش کە باسم کرد بەڕای من زیاتر نەتەوەی باڵادەست لێرەدا بەرپرسیارە و ئەرکی قورس دەکەوێتە سەر ئەو سەرشانی ئەوان کە بتوانن دان پێداهێنان بنەتەوە ژێردەستەکان بکەن و هەروەها قبولکردنی واقعەتی جیاوازەکان کە ڕژیم سیاسەتی لەگەڵ گەلانی ژێردەست جیاوازە و هەروەها ئەو تونند و تیژەی کە بۆ نمونە لە ناوچەی کوردستان و لە ناوچەی بەلوچستان دەکرێت لە ناوەندی ئێران ناکرێت هەرچەند دەزانم ئەو خۆپێشاندانانەی کە لە ناوچەی بەلوچستان و لە کوردستان دەکرێت لە ناوەند ناکرێت بەڵام دیسانی ژیانیدان پێداهێنانی ئەو جیاوازیانە و هەروەها ئێمە دەبێ وەها قبولکردنی هێمانەتەوەیەکان یان ئەگەر ئێمە بمان هەوێت بێکەوە لە یەک سەفدا ڕاوەستەی ناکرێ مافەکانی ئێمە لە ئۆپۆزیسیۆندا یان لە دەرەوەی وڵاتدا لە پانێل و دەباتەکاندا چوزانم لە خۆپێشاندانەکاندا ئێمە ڕۆڵی ئێمە کەس بکرێتەوە بۆیە دەبێت قبولکردنی هێمانەتەوەیەکان و هەروەها قبولکردنی ئەوەی کە بۆ نمونە لە کوردستاندا دەرفەتی کار کەمە یانەوە تا بۆ نمونە فەقر لە کوردستاندا یان کوردستان و بەلوچستان مەنتیقەیەکی مارگینالیسێرەنە ینی مارگینالیسێرێکراون لە ماوەی نەک تەنیا 4 ساڵی داهاتوودا بەڵکو هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتنەتەوەی ئێران بەڕای من بۆ ئێوەی ئێمە بتوانین لێکتر نزیک بینەوە دام پێداهێنان گرنگترین بەشێتی چونکە من پێم وایە شۆڕژێرانی کورد لە دەرەوەی وڵات یانەوە تا کوردان لە دیاسپۆرا ئەوە قبول ناکەن کە خەباتی
خەباتی ئێرانەکان بە قیمەتی خەباتی نەتەوە ژێردەستەکان بێ، ینی بەرەو پێشچوونی خەباتی ئێرانەکان بە قیمەتی خەباتی نەتەوە ژێردەستەکان بێ. و من پێم وایە زۆر گرنگە کە دیالۆگ بکرێت و هەروەها قسەکردن لەسەر ئەوە بکرێت و هەروەها ئێمە شەفافیەتێک لە خەباتەکانی ئێمەدا هەبێ، هەرێکەی بە قسێک نەچینە پێشێ، بەڵام و هەروەها خەباتی ئێمە بەبێ وچان بێ هەرچەند دواش بۆ بەڵام سروپرتری بکەینەوە بکەین کە بەتابەتی نەتەوەی کورد بۆ خۆی لە دەرەوەی وڵاتیش خۆی پسە پێنێت، ینی ئەوانە بێت چاوەڕوانی نەتەوەی باڵا دەست بکە بۆەوەی ئەوان بیهێنە نێو باسەکان و هەروە بۆ خۆی زۆر ئارێنا دروستکە، زۆر جێگا دروستکە. بەڵام بە نظرمی خاڵی هەرچەند باسی ئەوانە هەمووی گرنگە، بەڵام خاڵی هەرە گرنگ دان پێداهێنانە، یعنی دان پێداهێنان بە یەکتر قبوڵیکردن و هەروەها لە باتی ئەوەندە باسی تەزیە و تەزیە تەلەبی بکەین، زیاتر باز لە دموکراسیکردنی ئێران بکرێ، لە ئێرانی داهاتوودا چ بکەین بۆی جارێکی دیکە کەرامەتی مرۆڤەکان بپارێزرێ، بۆی بە دژی ینی خراببوونی ژینگە کار بکەین، بۆی چ دیکە کرێکارەکان ئەوە لە سەرمەرگیدا نەژین، ینی ژیانێکی ئاوا ناکام و ناخۆشیان نەبێت. زیاتر بەڕای من ئەوەی کە مەسلەی ئەو مەسەلانە زیاتر زەق بکرێتەوە، باز لە دموکراسی بکرێت و هەروەها دان پێداهێنان چارەسەری یەکەمە، ینی بە پلەی یەکەمە. بڵێ کاک بەرهەم باڕای بەڕێزیشتان لەم بارەوە بزانین کە هۆکاری ئەم ساردیە لە کۆبوونەوەکانی دەرەوەی وڵات بۆچی ئەتوانێ بگەڕێتەوە. لە هاوڕێ سێران شارێک کرد کە ئاوێنە یەکسرن واتە، بەڵام ئێمە لە کوردستان و ئێرانە دەبینین بە هەر هۆکارێک و بە هەموو بۆنەکانەوە خەڵی لەسەر گۆڵکۆیگیان بەخت کردووان، جمعهایی خونین واتە هەینی خوێناوی لە بەلوچستان بەردەوامە، بەڵام لە دەروەی وڵات نەوعی ساردی ئەبێنرێ بە کۆبوونەوەکانەوە. هۆکار چییە؟ بە بڕوای من سەیران ئشارەی بە زۆر شت کرد. گەورەترین هۆکاری ئەو فکریەتەیە ئەو منداڵیتەیە کە بڵین زۆرینەکان ئێستا ئەمە ئەگەر بڵین فارس کە خۆی وەکو زۆرینە ئازانێ قبول نەکردنی ڕەنگە و ڕەنگبوونی ئێرانە، ئاتۆ لێدان لە کوردەکان لە بەلوچەکانە لە ژێر یەک پەرچەمادانانە، یعنی چەوساندنەوەی کەمینەکان لە ئێرانە. بڵین ئێران وەکو قاڵیچەیەک وایە کە لە چەندین ملیەت تەشکیل بووە، ئەوە گەورەترین هۆی سەرەکیە کە قبول نەکردنە، وە گیرکردن لە منجەلابێکی 43 ساڵەوە پێشە بەداخەوە ئەو کەسانەی کە دوور کەوتونەتەوە کە جوزی نەتەوەی باڵادەست دوور کەوتونەتە لە ناوخۆی ئێران، وەفکرەکەنەوە کە لێرەش ئەبێت باڵادەست بن، کە ئەوان لێرە ئەبێت تازاوراتەکان ئیدارە بکەن، کە ئەوانە بێ شعارەکان تەعین بکەن، کە ئەوانە بێ پەرچەمەکە تەعین بکەن، کە ئەوانە بێت تەعینی بکەن کە هیچ حیزبێک نابێت پەرچەم و ئاڵای خۆی پێبێت. ئەوەش بێتە هۆی جەریحەدارکردنی کەسانە بۆ نمونە بڵێن کە دێن وەکو کۆمەڵە تەزاورات دەکەن و ئیفتخارەکەن شانازیەکەن بە پەرچەمی خۆیانەوە، چونکە لە ژێرەوە پەرچەمایە هەزاران نەفەر شەهید بووە کە قبولی ناکەن. جا بۆیە بە نظری من ئەوە یەکێ لە سەرەکیترین هۆکانیەتی کە ئێستاش بەخۆ نەهاتنەوە دەرکی ئەوەکردن کە تۆ کە لە وڵاتێکی دموکرات دەژیت کە ئەو وڵاتە هەموو ئیمکاناتێکی بە تۆداوە کە تۆ بتوانی هەستی خۆ دەربڕی بچی تەزاورات بکەی دژی جمهوری ئیسلامی، بەڵام لە هەمان حاڵات و حاضر نیت نەتەوەکان و ڕەنگاوڕەنگی وڵاتی پێشووی خۆت قبول بکەیت، ئەوە بێتە هۆی ئەوە. جا بۆیە بە نظری من ئەوە شتێکی منفیە، بەڵام من هەمیشە کتومە شتێکی مثبەتیش لەوەیە بینم کە لەوەیە بۆمان دەرکەوتووە کە مێنتاڵیتێت و فکریەتی پاش ماوەکانی ڕژیمی پەهلەوی هەروەکو خۆی ماوە، مێنتاڵیتێت و فکریەتی ئەو کەسانەی کە فکرەکەن فارس قەومی باڵادەستە هەر ماوە لە دەروی وڵات. بۆیە چ زووتر کە ئەو شتە ئینسان بزانێت کە ئێمە من بەڕاستی ئەوانەی کە بۆ شانشاهی یا بۆ حکوومەتێکی تر هەوڵێن بەدەستی ڕاستی ئەزانم و زۆر زووتر منێکی چەپی کتومە کە ئێمە قەت ناتوانین لەگەڵ کەسانێک کە ڕاست گەران لەگەڵ کەسانێک کە حقوقی میلەتەکان قبول ناکەن ئێمە بتوانین هاوکاری بکەین. ئەو شتە پێچ و سێ چوار مانگی پێچ و بەڵام
تۆ ناتوانیت بە یەکۆبوونێک بە زۆر وەکو یەک خانەوادەیە کە بە زۆر بە یەکۆبوونە بە یەکۆ ڕابگری و بەداخیشەوە 6 زاورات بۆ نمونە لە نۆڕۆژ کرا کە فارس و کورد و بەلوچ و هەمووی بە ڕەنگە و ڕەنگی و بە یەکۆ بوون بەڵام دوایی شتەکە کەمڕەنگ بوو دەلیلەکەشی ئەو کە قبول نەکردن بوو یعنیش ئەم بە یەکۆبوونە لە دەروی وڵات شتێکی مەسنوعی بوو و هۆی سەرەکیەکەشی نەگەوەی کە من کوردم بەڵام هۆی سەرەکیەکەشی باڵا دەستەکان بوون ئەوانەی کە فقط پەرچەمی شێرە خورشیدیان قبوڵە کە بچی بۆ تەزاورات شعارهایە وەکو بڵێن ئەوەی کە هەم بۆ شا هەم بۆ بڵێن حکوومەتی مەلاکان هیچمان ناوێ ئەمە چونکە هەردووکیان زوڵمان لێبینیوە ئەوانیان قبول نییە ئەبێتەوە هۆی ئەوەی کە حتا منێکی کورد کە لە پارلەمانی نۆڕشکارەکەم کاری سیاسی لە وڵاتاکەم کە من هەوڵ بۆ ئەو بەشانە ئەم کە قبولی ملیەتی منیانەیە قبولی نەتەوەی منیانەیە قبولی ئەوەی کە من وەکو چینێکی کرێکار چەساوێنێتەوە ئەمە کە ئێمەیان قبوڵە بەڵام ئەوان تیری نیشانەکان لە کەمیێنەکان لە چەپیەکان گرتووە ئێمە ڕۆژانە بینین ئەوانەی کە ئێمەیان قبول نیە و لەگەڵ ئێمە تەزاورات ناکەن کەسانێکن کە دوشمنی سەرەکی خۆیان بە بڵێن بە کوردەکان ئەڵەن تەجزیەتەڵەب بووە بە چەپیەکانیش وەکو کەسانێک کە دوشمنی خۆی سەرەکی بینن بۆیە بە نەزەری من قبول نەکردن و ئەوەی تۆلەرانسیان نییە ئەوان بۆ بەهۆی ئەوەی کە لە یەک ترازاوین بەڵام خۆشحاڵەیەکایە من ئەوەندە بڵێم ئێمە هەرچنێک لێرە هەوڵ بین ئەتوانم بڵم بە یەک دقیقە دەزاوراتی خەڵکی ناوخۆ ناگاتەوە ئێمە لێرە دانیشین ساعتا کە قسە بکەین لە ئازادیەکە قساکەین بە نەزەری من گەورەترین مبارزە گەورەترین خەبات خەڵکی ناوخۆیەکن کە بە گیانی خۆیانێکن کە لەسەر پەرچەم لەسەر ئاڵا لەسەر شعار مبارزە ناکەن بەڵام لەسەر یەکسانی بەرابەری ئەوەی کە چەسانەوە نەمێنێت لەسەر ئەو مبارزاکەن ئەو مهمترین شتە چونکە ئەو لە یەکترازانەی ئێرە ئاوێنەی ناوخۆنیە لە ناوخۆ زوڵمەکرێت بەڵام هەمووی بە یەکسانی بۆیە من لێرە پێم خۆش ئەوە بڵم ئەو کەسبوونەوەی دەرەوەی وڵات بەخۆشیەوە نەیتوانیەوە هیناخۆی وڵات کەس بکاتەوە بە تایبەت لە منتەقی کوردستان و ئەو بۆ منجێ ئیفتخارەکە من خەڵکی خۆمە بینم کە ئێستار لە خیابانەکان ئێستار مبارزەی خۆیانەکەن. بەڵێ دەستان خۆش بێت هاوڕێی سێران بەڕێستان وەکو ژنێکی چالاک و هەڵسوڕاوێکی سیاسی پێتان وایە دەبێت چ بکرێت بۆ پاراستن وە پەرەجان بۆ دەستکەوتانەیە کە لە توولی جەریانی شۆڕشی ژینادا بەدەست هاتوون. بەڵێ پێشتر باسمان لەوە کرد کە گرینگە کە ئێمە خۆمان بۆ خۆمان پێناسە بکەین ئیجازە نەدەین هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ هێزێکی دیکە نەتەوەی کوردیان ژنانی کوردیان ژنانی تری نێوخۆ ئێرانی پێناسە بکایان ئەو کەسانێک لە نێوخۆدان پێناسە بکەن چونکە وەکو کاکبەر هەمی شارەی پێکرد دەبینین هێزێکێ لێرە دایان هەوێ ئەوان حەقی پێناسەکردنی و حەقی تاینی سەرنوشت بۆ ئاوان دیکە بکەن بۆیە بەڕای من لێرە یەکێک لە گرنگترین شتەکانەوەیە ئێمە بۆ خۆمان حەقی پێناسەکردنی خۆمان لە دەست خۆماندا بگرین ئەوە یەکێکە لە شتەکان و هەروەها بەڕای یەکێک لە شتەکانی دیکە کە بەڕای من زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە یەکگرتوو بین یەکگرتوو بۆ معنایەوە نێت تەنیا یەک هێز بەشدار بین بەڵکو بە ڕەنگی جۆرا و جۆر بەشدار بین بەڵام لەسەر بەرنامەیەکی لانی کەم ینی ئەدیە قەلی ینی بەرنمەیەکی لانی کەمی ئێمە بەتابەتی وەکو هێزی کوردستانی ڕێک بکەوین کە بەڕووی دەرەوە تەوافقێکمان تەوافق بکەین و هەروەها ڕێک بکەوین ئەو تەوافقە بەڕووی هێزە دەرەکیەکانەوە بێت لێردا من منزورم ئۆپۆزیسیۆنی ئێرانیە منزورم هێزی دەرەوەیە منزورم وەختێک کاری دیپلۆماسی دەکەین لە دەرەوەی وڵات ئێمە یەکدانە بەرنمەیەکی لانی کەمیمان هەبێت ینی لانی کەم ئێمە چەند خاڵێکمان هەبێت کە تێدا لەوێدا موافق بین و هەندێک شت بۆ ئێمە هێڵی سوور بێ بەوە زۆر دڵی خۆمان خۆش نەکەین ئەگەر لایەنێکی دیکە بە شێوەیەکی استراتیژی حیزبێکیان لایەنێکیان شخصێک لەو شتانەدا بەشدار بکە پێمان وا بێەوە ئێمە لەوانی تر لەسەرترین چونکە بەداخەوە دەتوانێت ئەوە هەڵەیەکی زۆر استراتیژی بێ لەلایەن بەتابەتی نەتەوەی کوردەوە پێم وایە کە دەبێت ئەو بەرنامەیە ئاوێنەیەک بێت لە ویست و خواستی نەتەوەی کورد لە نێوخۆ ویست و خواستی خەڵکانی زوڵم لێکراوە هەروە چەسەنەرەوەکان و چین و تەبقەکان ینی وەختێک ئێمە بەرنامەیەکی لانی کەمی دروست دەکەین ئەدیقەلی دروست دەکەین کە بەڕووی دەرەوە دەبێت ئەوە ئاوێنەیەک بێت لە ویست و خوازی دەرەوە و هەروەها
ئەو بۆ مانایانی ئێمە لەسەر هەموو خاڵەکان موافق بین ینی ئێمە زۆر حیزبولایانی سیاسیمان هەیە لە کوردستان کۆمەڵە هەیە حیزبی دموکرات هەیە کۆمەڵەکان هەم حیزبی دموکرات هەیە پەژاکێ و زۆر لایانی دیکەش کە لێردا ناتوانم نێوی هەمویان بڵم دەبێت ئەو هەمە ڕەنگێش قبول بکەین لە نێو خۆماندا دەبێت لە نێو خۆماندا نەک تەنیا من ناتوانین چاوەڕوانی ئەومان هەبێتکەنەتەوەی باڵادەستدانمان پێدا بنێ وەختێک بۆ خۆماندان بە یەکتردانەنین ئەوە بەڕای منەوە زۆر زۆر گرینگە نابێ وەکو حیزب بچین دابنیشین وەکو بۆ نمونە وەکو حیزبی کۆمەڵایان وەکو حیزبی دموکراتیان وەکو حیزبی پەژاک بەڵکەم دەبێت وەکو هێزێکی یەکگرتوو بەڕووی دەرەوە دەرکەوین ینی ئێمە لانێکم ئیتلافێکمان هەبێ بەرنمەیەکمان هەبێ ئەگەر بە تەنیاش لە شوێنێک داوت کراین بەرنمەکەمان یەکشت بێت و هەروەها هاوکاری زیاتری هێزی ناوخۆ و دەرەوە ئەو بەڕای من باسم لەوە کرد کە ئەو بەرنمەیە ئاوێنەیەک بێ لە بیست و خواستی خەڵک و هەروەها لەو تەوافقانەدا بەشداری ژنان ینی بەداخەوە دەبینین ئێمە لە نێو خۆ ژنان خوێن دەدەن ژنان لێرە لە خۆ پێشاندانەکان لە نووسینەکان لە بۆ ڕۆژنامەکان لە کاری دیپلۆماسی بێبەژنین بەڵام وەختێک دێتەوەی کە حیزبە سیاسەکان بۆ نمونە نوێنەری خۆیان بنێرن بۆ جێگاکان زۆر بەکەمی دەبینین ژنان لەوێدا بەشدار بن ئەو بە نەزەری من خاڵێکی زۆر لاوازە ینی خاڵێکی لاوازە لە خەباتی ئێمە من بەمانای ئەوە نیە من پێم وایە دەبێ شتێکی زاهیری ژنان وەکو زاهیری بەڵام خۆژنان نیشانیاندا پۆتەنسیالی ئەوان هەیە کە بەشدار بن و حیسابیان لەسەر بکرێت بۆیە بە نەزەر من ئەوەش زۆر زۆر گرینگە ینی ئێمە ناتوانین لە نێو خۆ باسی خەباتی ژن ژیان ئازادیان خەباتی ژینا بکەین شۆڕشی ژینا بکەین بەڵام لە نێو خۆ هەر ئەو چێرە دووبارەیانە بچن لەگەڵ لایەن و لەگەڵ لایەنی دەرەوە دانیشن ئەو هەر ئەگەر بێت هەتاگە بێ حتا ئەگەلانی تبلیغاتیشی لە نظر بگرین ئەوە دروست نییە یعنی ئەوە کارێکی استراتیژی نییە بۆ ئێمە هەروەها ئەو هێزولانانە کە بەشدار دەبن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی یان لەگەڵ لایەنەکانی دیکە بە هیچ شێوەیەک پاشەکشە نەکەن لە مافی ڕەوای کورد ینی ئەوە قبول نەکەن کە ئێمە بۆ جارێ باسیینەتەوەی کورد نەکەین وە لەو پارانەوەی بینە دەرێت کە ئێمە تەزیێت تەلەب نین ئێمە نامان هەوێ خاکی ئێران دابەش بکەین ئێمە تا ئێستا هیچ هێزێک و لایەنێکی کوردی نەچووە داوای شاری تاران بکایان ناوچەی ناوەند بکە ئێمە تەمان هەوێ حەقی چارەنووسی خۆمان لە دەست خۆماندا بێ بۆیە دەبێت زۆر بێ ئەوەی زۆر بەڕاستگویانە زۆر بە شفافانە بێ ئەوەی کە شەرم بکەین ئێمە داوای حەقی خۆمان بکەین یانێگەمان هەوێمە ئەو دەستکەوتانە دەستە بەر بکەین و هەروە ئەو دەستکەوتانەمان لە دەست نەچێ زۆر گرینگە هەم یەکگرتوو بین و هەمی شەفاف بین و هەروەها هێزولایەنەکان کە بەشدار دەبن بایەخ بە پێناسە و شناسی خۆیان بدەن نەک تەنیا بەشدار بوون گرنگ بێ ینی هەرەوەی کێمە بەشدارمان کەن لە شوێنێک لە پانێلێک لە باسێک لە منشورێک یان لە توزانم لە ئیتلافێک ئێمە هەر بۆمان گرنگ بێت کە بەشدار بین بەڵام چۆن بەشدار دەبین ئەو بەڕای من زۆر زۆر لەوە گرنگترە کە چۆن بەشدار ببین زۆر جار بەشدار نەبوونمان باشترە لە بەشدار بوونمان ئەگەر ئێمە بە شەرمێونی بەشدار بین ینی داوای ئەو حەقە نەکەین کە حەقێکی ڕەوایە مافێکی ڕەوا گێلەکەمانە و هەروەها بایەخ بۆ هێزی نێو خۆدا بنێن بایەخ بۆ یەکتریدا بنێن وەڕێگان نەدرێت بە هیچ شێوەیەک بێڕێزی بەهێما و بە هێمانەتەوەیەکانمان بکرێت سوزانم بەگشتی خۆمان پێناسە بکەین و بە هێز بەو پشت ببەستین بەو هێزە قەوێی کە لە نێوخۆی کوردستان هەمانە چونکە تا ئێستا هیچ هێزێکی هیچ ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی نەیتوانی وەکو هێزەکانی کوردستانی دا من هەمویان لێرەدا باس بە هەمویان دەکەم ناتوانیەوە ئاوا خەڵک لە نێو خۆ سازمەندەیی بدەن ناتوانیەوە بەو شێوە ئەو هێزان نەبووە کە خەڵک بەو شێوەیە ئۆرگانیزەرە بۆیە دەبێت پشت بە خۆمان بەستین و بە باوەڕ بە خۆبوونێکی نوێوە بچینە مەیدانەوە بۆی دووبارە فێڵمان لێ نەکرێ بۆیە دووبارە هەڵ نەخڵەتێنین بەڵێ دەستخۆش کاک بەرهەم وەکو ئەخیر پرسیار ئەرکی حیزبە چەپەکان چۆن بووە بۆ پاڵپشتی لە ئاخێزی گەلانی ئێران ئەرکەکانیان بڕوای ئێوە بە باشی بەجێگەیاندووە و ڕۆڵیان چۆن بووە
من فقط شتێکی کورت کە بڵێم لەوەی کە سەیران کوتی ئەوەی یەکگرتووی کە ئەبێ پەیوەستە بۆ پرسیارەی خۆشتەوە ئەوەی کە یەکگرتووی بین کە منێک وەکو کوردێک کە خۆم پێناساکەم لە پەرلەمان ڕۆژە کە هەوڵێم هەم بۆ مبارزەی تەبقاتی بۆ مبارزەی چینایەتی و هەم بۆ مەسلەی نەتەوەیی کورد کە مبارزە بکەم بۆ من زۆر مهمەکە هێزە کوردیەکان یەکدەست بن کە منێک مەجبور نەبم لەگەڵ چەند تەرەف قسە بکەم لەبەرەوەی بتوانم هەدەفەکان یا قسەکانی خۆم بگەێنم و لەبەر ئەوەی کە ئێمە لە بەرابەر حیزبە چەپەکانی ئێراشە ئەوەندە پەرتەوازە دیار نەبین کە من بڵین بە نوێنەراتی کۆمەڵە یا بە نوێنەراتی حیزبی دموکراتیە بە نوێنەراتی پەژاگی ئەوان بچەم چونکە من خۆمەکو کوردێک پێناساکەم کە بۆ خەڵکی چەساوی کورد وە خەڵکی چەساوی دنیا مبارزاکەم بە نەزەری من حیزبە چەپەکان لە ڕۆژی وەڵ هەر کوکتم بارحاڵ ئەگەر بیری حزابی چەپی نۆڕۆژ کە دوو حیزبی چەپی سەرەکیە لە نۆڕۆژ چونکە حیزبی چەپی سوسیالیستێ و لەگەڵ حیزبی سوور بەڕای من حیزبی کرێکار لە نۆڕۆژ هاتووە بڵێ حیزبێکی سوسیال دموکراتە کە زۆر ڕاستگرایەترە لە حیزب چەپەکانی چەپی سوسیالیست سوور حیزبی سوور کە زۆر لەمەیان نابووین یانی لە ڕۆژی ئەوڵەوە بە فشارهێنان لە ڕۆژنامەیە لە تەلەڤیزیۆنە قسەکردن ئەرکی خۆیان زۆر باش بەجێهێناوە بەڵام پتانسیلی باشتریان هەیە بەداخەوە ئەتوانین بڵێن زۆر جار حیزبە چەپەکان دەسەڵاتیان زۆر نەبووە لە مەجلسەکانە بڵێن بۆ نمونە لە نۆڕۆژ بەڵام لە ڕۆژی ئەوڵەوە لە پێرەوەی ئەساسنامەیە لە مێدیاکانە لە پاڵ و پشتی لە تەزاوراتەکانە بۆ نمونە مەراسمی 8 مارس ئەم ساڵ لە نۆڕۆژ ئەتوانین بڵێن بەگشتی حیزبە چەپەکانمون کە باعث بوون کە شعاری 8 مارسی ئەم ساڵ لە نۆڕۆژ ژیان ئازادی بێ کە شتێکی زۆر گەورە بوو شتێک بوو کە لەوانەیە من خودی خۆم ساڵک لەم پێشبیرم نەکردێتەوە کە بە هەوڵ و تێکۆشانی خەڵکی ناوخۆ مبارزەوەوان بەڵام هەمزمان بە هەوڵ و تێکۆشانی ئەحزابی چەپ لێرە چه حزب چەپی کوردیەکان و چه حزابی چەپی ئوروپایی و نۆڕوێژ و ئێمەیەکیژەوەش بڵین کە من بە ئەرکی خۆم زانیەوە کە هەوڵ و خەبات بم بۆ ئەوەی کە دفاع لە چەساوەکان بکەم و دفاع لە نەتەوەی کورد بکەم کە هەوڵمانداوە کە ئەوە ببێتە قسەی سەرزارەکان قسەی سەر زمانەکان مەسلەی 8 مارس زۆر زۆر مهم کە حزب چەپەکان توانیان مەسلەی ژیان ئازادی کە سێ وشن کە هەموو شتێک مبارزەی خەڵکی ئێران لەنزەرەگرێ ئەوە هەوڵێکی زۆر گەورە بۆ کە حزابی چەپ توانیویانە بیخەنە سەر زمانەکان کە خەڵک لە بیرێ بێ کە خەڵک ئێستا ئەزانێت مەسلەی ژیان ئازادی چییە و پەیوەستیان داوەتە بۆ مەسلەی نەتەوەیەکانەوە لەبەر ئەوە من پێم وایە ئەگەر وەکو پەیامێک بم بێت هەم بۆ کوردەکانی کە دانیشتوی دەرەوەی وڵاتن و هەم بۆ کەسانی کە لە چالاکی سیاسی هەن ئەوەی کە چی ئیدۆلۆژی ئینسان هەڵە بژێرێت ئەوە مافێکی سەرەتایی خۆیەتی ئینسان ڕاستە بێچەوە بێ بەڵام ئەم مبارزەی ئەم 6 مانگە 7 مانگە لە کوردستان و لە ئێران بووە نیشانی داوە کە تەنیا پاڵ و پشتی مبارزەی یا خەباتی خەڵکی کورد و خەڵکی ئێران خەباتی ژنان خەباتی فەمینیستی ئەحزابی چەپ بوون ئەحزابی چەپ بوون کە پشتیوانی ڕاستە و خۆیان لە مافەکانی هەم مافەنەتەوەیەکان و هەم مافە فەمینیستیەکان هەم بۆ خەڵکی کورد و هەم بۆ خەڵکی ئێران کردووە بێچوون و چرا بێ ئەوەی کە شتێکی بخەنەناوە بێ ئەوەی کە تەبسەرەیەکی تیاابێ بۆیە هیوادارم کە دانیشتوانی دەروی وڵات هەم بۆ چالاکی لە حزابی سیاسیە لێرە هەم بۆ دەنگدان بیرێک لەوە بکەنەوە کە ئەم 6 مانگە حزابی چەپ بوون بەڕاستی کە پاڵ پشتی مبارزەی خەڵکی ئێران و کوردستان بوو. بەڵێ زۆر سپاس من پرسیارێکم نەماوە هاوڕێسەران لە ئێوەوە ئەگەر خۆتان شتێک بە پێویست دەزانن هەمڕۆ بە خەڵک یا شتێکە لە تولی بەرنامەکە ئاماژێ پێنەکراوە بفەرمونون. بەڕای من زۆر سپاس چاوان خانم بەڕای من ئەو قسانەی ئاخری کردوە هەم کە شارەی پێکرد زۆر گرینگە و ئەو پشتیوانیانە چۆن بوونە پشتیوانی واقعی فەرق دەکا لە پشتیوانیەک بۆەوەی بۆ نمونە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو خەڵکێکی دواکەوتونیشان بدرێ بەڕای من لێرەدا حیزبە ڕاستڕەوەکان زۆر لەوەدا زیرەکن پێیان خۆشە ینی دیدێکی کۆلۆنیالیستیان هەیە بنسبەت ئەو منتیقانە بۆیە بەڕای منیش زۆر زۆر گرینگە ئەوەی کاکبەر هەم دەڵێ بەتابەتی ئەگەر ئێمە بەربژێرێکی کوردستانیمان هەبێ کوردمان هەبێ بۆی دەنگمان بگا زۆر گرینگە کە دەنگ بدەین بەو لایەنانەی کە بەڕاستی دیفاع لە خەباتی ئێمە کە خەباتێکی ڕەوایە بکەن. دەستان خۆش بێ هاوڕێ بەرهەم ئێوە ئەگەر شتێک لە تولی بەرنامەکە لازم بۆ کە ئێشارە پێ بکەن بەڵام بفەرم. فقط ئەوەڵەن دەستخۆشی بۆ ئەمەی کە توانیمانە کە
ڕەنگەڕەنگ بۆەوە یەکشت کە من تەوجیم پێکرد لێراکە هیوادارم بۆ هەم ڕێکخراوەکانم حیزبەکانم تەلەڤیزیۆنەکان کە بێتە سەرلەوحە ئەوەیە کە دەستت کە بە بەرنامەکە کرد لە سەیرانت پرسی و ئەو شتە من لە ناو خەڵکی خۆمانەکەمە بینم من لەگەڵ سەیران لە پانەلی تریشا بووم هەمیشە کوتومە ئەگەر ئێمە ئەمانەوێت بۆ مافی ژن خەبات بکەین نەبێت لە خۆمانە دەست پێ بکەین یعنی شتێکی بەلای لەوانە شتێکی چکۆلە بێت بەڵام شتێکی زۆر 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 گەورە و بەڕێزە لای منەوە کە لەوە دەست پێکرد ئێمە کە ئەڵێن ژن ژیان ئازادی ئەبێ لە عملی خۆمان و دەست پێ بکەین ئەوەی کە هەمیشە پیاو لە پێشەوە بۆ هەمیشە پیاوە گەر سعاتێ وەخت بۆ پیاوەکە 45 دقیقە قسە کردووە لە شتە چکۆلەکان ئەتوانین دەست پێ بکەین هیوادارم گەلی کورد ئەوەی کە قسەی گوێ لە قسەی ئەمە لەو شتانەوە فێر بێت فقط شعاردانی دەرەوە ژن ژیان ئازادی مهم نییە ئەوەی کە ئینسان لە چوارچێوەی خانەوادەی خۆیان بتوانێت ئەو شتە بەڕێوەبەرە لە چوارچێوەی حیزبی خۆیان ئەو شتە بەڕێوەبەرەوە ئەوەی کە بەخۆشیەوە ئێستا ئەم خەباتی ناوخۆباعسیەوەی بۆ کە حزابی کوردی لە یەک نزیک بنەوە بەخۆشیەوە منە بینم ئەوم زۆر پێخۆشەوە منە کە کاری سیاسی لێراکەم بۆ من جێی افتخارە کە بتوانم کارە سیاسیەکانم بکەم بڵم من لە تەرەف حزابی کوردیەوە هاتووم ئەو زۆر زۆر بۆ من مهمە زۆر زۆر سپاسی تۆکەم کە جوزانم ئەم هەلە دڕەخساند کە بتوانین هەم ژنێک بێ هەم پیاوێک بێت کە هەمیشە هەر پیاو نەبێت بێت قسە بکات منیش زۆر سپاسان دەکەم چاوان خانم زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ هاوڕێ بەرهەم ئازادی و هاوڕێ سەیران معروفی کە بەشدار بوون لەم بەرنامەیە بەڵێ بینەرانی و ئازیزانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لە پایگیرەندەکانتانە بینەری بەرنامەی ئێمە بوون بە هیوای ئاسۆیکی گەشت بۆ هەمومان ماڵاوە سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی بابارانە ئەو زولفانێ سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی بابارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوان شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواکان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە بەسەر هەڵدان ئازاری بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بە ژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بە ژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 یەکی زوو هەنداوێکی ڕوون و بێ لە چاو بێ لە چاو بێ لە چاو 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 ئەسمان گەشت بوو هاورێکی ڕەش هات دوژمن گەمار و
ya soida o partigiano portami via o bella ciao bella ciao bella ciao 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 partigiano portami via che mi sento di morire